بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. شۆڕشی بارزان 1943 بۆ 1945. پێشەکی هەموو دنیا زۆر بەبایەخەوە دایانڕوانیە گۆڕانکاریەکانی دووەم شەڕی دنیا و چاوەڕوانی ئاکامەیلی بوون. کاتێککە نیشانەکانی تێکشکانی نازیەتی لە ئاسۆسەری هەڵدا، هیوای گەلانی چەوساوە بژایەوە. کۆمەڵ و ڕێکخراوە نیشتیمانی و دیموکراتیەکان لە هەموو لایەکی دنیادا کەوتنە چالاکی و خەبات بۆ دەستخستنی مافی گەلەکانیان. شتێکی ئاساییە کۆمەڵ و ڕێکخراوەکانی کوردیش چاو لە گەلانی تر بکەن و بە هەر جۆرێک بۆیان بلوێ خەباتی خۆیان بەهێز بکەن و بۆ دەرفەتێک بگەڕێن کە ئەم شەڕە دنیایە دەیهێنێتە پێشەوە. لە کاتی شەڕدا دوورخستنەوەی بارزانیەکان بۆ سلێمانی دەستی پێکرا. ساڵی 1940 لە ناسریەوە هاتنە ڕاگواستن. سلێمانی لەو سەردەمەدا ماڵبەندی چالاکی و هاڵسوڕانی کۆمەڵە و کەسانی سیاسی کورد بوو. ئەمەش دەرفەتێکی لەبار بوو بۆ بارزانی تا پەیوەندی بەوانەوە بکات و بێروڕا ئاڵوگۆڕ بکەن. لە هەمان کاتیشدا پەیوەندی بە ناوچەی بارزانەوە بکات. وەکو دەرکەوت ژمارێکی زۆریان لە ناو چیاکاندا جێی خۆیان کردبووە و هەندێکیان چوو بوونە ڕێزی پۆلیس و بەسەر پۆلیسخانەکاندا دابش کرابوون. جگەلەوەی ژمارەیەکیان لە دەست تەنگ پێڵچنینی پۆلیس و حکوومەت پەنایان بردبۆ بەر ئێران. لە پاش کۆمەڵێ پەیوەندی کە هەتا ساڵی 1943 درێژەیان کێشە. بارزان وای بۆچوو بارەکە بۆ هەڵگیرساندنی شۆڕش سازە، چونکە ناوچەکە لە کەف و کوڵدا بوو، خەڵک لە دەستدرێژی حکوومەت و هێزی پۆلیس جاڕز ببوون و چاوەڕوانی ڕۆژی ڕزگاری بوون. لەلایەکی تریشەوە شەڕی دنیا هەموو هۆشی بەریتانیای تەنی بوو، بۆی نەدەکرا لە کێشەی شەڕەوە خۆی بە کێشەیەکی وا بچووکەوە خەریک بکات. ئەوەی لە ناوچەکەدا کەم بێ سەرکردەیەک بوو پێشکێشی جەماوەر بێ. دوای ئەوەی ئەم بابەتە لەگەڵ کۆمەڵی هیوا و ژمارەیەک لە کەسانی نیشتیمانی کووردا ئاڵوگۆڕ کرا، تێکڕا لەسەر بەرنامەی شۆڕش پێکاتن و بارزانی بەڵێنی تەواوی پشتگرتنی درایە. لە 12 تەمووزی 1943دا بڕیاریدا بگەڕێتەوە ناوچەی بارزان. بارزانی لە سلێمانی بە بەرگی مەلایەنە و لەگەڵ دوو کەس لە هەوڵانی کە مستەفا عەبدوڵڵا و سلێمان سۆرە بوون هاتە دەر و ڕووی کردە ئێران. پێویستە بێتە گوتن کە شێخ لەتیف بە پەسەندی و پێشگیری باوکی خۆی پێشەوەی گەورەی کورد شێخ مەحموودی حەفید یارمەتی زۆر بە نرخی پێشکەش کرد. باری ئەم جارە لەگەڵ جاراندا جیاواز بوو، چونکە ڕاپەڕینەکەی ساڵی 1931 بۆ 1932 تەنیا ناوچەی بارزانی گرتبەوە. کاچی ئەم جارە نەخشەکە هاتە کێشان بۆ ئەوەی ناوچەیەکی بەرینی کوردستان بگرێتەوە و ببێتە بەردی بناغی شۆڕشێکی سەرانسەری و ڕۆشنبیر و جوتیار و هۆزە نیشتیمانیەکان تێیدا بەشدار بن. بارزانی دەیزانی ئەرکێکی چەند دژوار و گرانی لە پێشدایە و ئەمە چەندی خەریکبوون و ماندوەتی دەوێت. گەڕانەوەی بارزانی بۆ ناوچەی بارزان و ئەو ڕوودا و گۆڕانکاریانەی لەم ماوە گرنگەدا ڕوویاندا زۆرن، چونکە شەڕی دنیا گرگەیشت بۆ ئەو پەڕی و عێراقیش بەهۆی شوێنە استراتیژیە تایبەتیەکەی خۆیەوە بۆ هاوپەیمانان هەموو بایەخێکی هاوپەیمانەیل بە تایبەتی بەریتانیای بۆ لای خۆی ڕاکێشا بوو. کاتێ لە مایسی 1941دا ڕەشید عالی گەیلانی بزوتنەوەکەی خۆی دەست پێ کرد، ئینگلیز ویستیان بارزانی ڕازی بکەن بگەڕێتەوە هەولێر تا هەندێک لە ئەفسەرە کوردەکان وا لێ بکە لە فەرمانەکانی گەیلانی یاخی بن و بربەرەکانی بکەن. باڵێنی چەک و پارێکی زۆریان پێدا و مەرجی ئەوەش کوردستان دواتر سربەخۆیی وەربگرێ. پاش ئەوەی بارزانی پرسی بە برا گەورەی خۆی شێخ ئەحمەدی بارزان کرد. ئەم پێشنیازەی ڕەت کردەوە. سەبارەت بەوەی ئینگلیز هەرگیز ڕازگۆ نەبن و هەرچی کردبێتیان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بوو. بەرژەوەندی بەریتانیاش هیچ کاتێ لەگەڵ بەرژەوەندی کورد و ئاواتی نەتەوەی عەرەبدا یەکی نەگرتوتەوە. فەرمانڕەوایی ڕاستەقینەی عێراق بەدەست ئینگلیزەوە بوو کە دەیانویست حکوومەتی عێراق ڕێگە بدات چینێکی فیوداڵ لە کوردستان و لە ناوچە عەرەبیەکاندا سەر هەڵبدات. لەلایەکی تریشەوە ئیمپریالیزم و پیاوەکانی دەیانویست وا دەربخەن کورد دوژمنی عەرەبە. ئەمە و تا ئەمڕۆژ لەسەر ئەو تەقەلایە دەڕۆن. بەڵام ڕەسەنایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و
ڕەوابوونی ئامانجەکانی هەموو ئەم جۆرە تەقەلایەنەیان پوچەڵ کردەوە. هەرچەندە بزوتنەوەی نەتەوەخوازی عەرەب لەو سەردەمەدا تاو نەگەی بوو، پەیوەندی نێوان هەردوو بزوتنەوەکەش وەکو پێویست نەبوو. بەڵام بارزانی لەو گرنگیە گەیشت بوو کە دەبێت جیاوازی لە نێوان ئیمپریالیزم و کلکەکانی و لە نێوان برا عەرەبەکاندا بێتەکردن. بۆیە یەکەم شت بانگەوازێکی بۆ گەلی عێراق دەرکرد، ئەمە دەقەکەیەتی: من لەگەڵ گەلی عێراقدا نە بە شەڕ هاتووم و نە بە شەڕ دێم. ئەو گەلە گەلی خۆمە و من لەوانم. ئەم تێکۆشانشمان لە دژی ئیمپریالیزم و پیاوەکانێتی. دژی ئەوانەیە خوێنی گەلی عێراقیان بژیوە و بەرژەوەندی گەل و نیشتیمانیان خستووەتە ژێر پێوە. ئەم بانگەوازە کاریگەری نەک تەنیا بۆ ناوخۆیی عێراق هەبوو، بگرە ڕازگری گشتی پێشووتری کۆوەندی وڵاتانی عەرەب عەبدوڕەحمان عەزام پاشا لە کۆواری هیلال ژمارەی تشرین یەکەمی 1943دا وای نووسی: پێویستە بایەخێکی زۆر بدەین بە برا کوردەکانی عێراق. ئەو ڕێز و خۆشەویستی بۆ کوردی عێراقم هەیە، ئەوەندەی ئەو ڕێز و خۆشەویستیەیە کە بۆ گەلی خۆمم هەیە. کورد گەلێکی ڕاست و دڵسۆزن، هیچ خراپەیەک لەوانەوە بۆ ئێمە نایێت. پێویستە ئەوانش بزانن کە یەکێتی عەرەبی زیانی بۆ بەرژەوەندی ئەوان نییە. دواڕۆژ و پێشکەوتنی عێراق بەستراوە بە چارەکردنی کێشەی کوردەوە. لەسەر نەتەوەی عەرەب پێویستە هەموو ئازادی و توانستی وایان بۆ بڕەخسێنن کە بتوانن بە ئازادیەوە چارەنووسی خۆیان ڕەچاو بکەن. نابێ ئێمە واز بێنن کێشەی کورد لە عێراق بێ چارەنووس بمێنێتەوە. کێشەی کورد ماوەیەکی زۆر بەرەو پێش ڕۆیشتووە، بەڵام هێشتا چارەسەر نەکراوە. کێشەی نەتەوەیەک نابێ هەروە بمێنێتەوە. ئارامی و هێمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیەکی پتەوی بە کێشەی کوردەوە هەیە. ئەوەی لەسەر ئێمەی کورد پێویستە ئەوەیە دۆست و دوژمنی خۆمان بناسین و هەرچەندە فیداکاریمان زۆریش بێ هەر لەسەری بڕۆین و درێژی پێ بدەین. مەسعود بارزانی.